ئێمە هەر قسەیەکمان لەگەڵ یۆن کردبێ پاوبەند دەبین بەو شتانەی کە پێمان کاتێک سەرەتای ئەم ساڵ سیستەمی نوێی موچە ڕاگەیەنرا، نێچیروان بەرزانی سەرۆکی حکومەت بەڵێنی بە فەرمانبەراندا کە نرخی نەوت بەرز بووەوە مۆچەکەیان چاک بکرێتەوە. بەڵام ئێستا وەزیرێکی حکومەتەکەی شتێکی دیکە دەڵێت کە ئاماژەکەی ئەوەیە کە ئەوە تەنها بەڵێنێک بووە و چاوەڕێی جێبەجێکردنی مەبن. ئاشتیەورەمی باشکرا وتی ئەگەر نرخی بەرمیلێک نەوت بگاتە $100 دۆخەکە هەروە خۆی دەبێت. کە نەوت دابەزی سوپاس بۆ خوا کە دابەزی هەموو نەخۆشەکانی دەرخست. ئاشتیەورامی کە ساڵێک پێش ئێستا لە کۆنگرەی ئەستەنبوڵ بۆ وزە دەرکەوت تەنها باسی لە بەرزکردنەوەی هەناردەکردن و باشکردنی دۆخەکە دەکردەوە. بەڵام دەرکەوتنی ئەم جارەی هیچ ئومێدێکی تیا نەبوو بۆ ئەو فەرمانبەر و موچەخۆرانەی چاودێری نرخەکانی نەوت دەکەن لە بۆرسەکانی جیهاندا. لە شەشەمین دیداری مێری لە شاری هەولێر ئاشتیەورامی وەزیری سامانە سروشتەکان وتی لە ساڵی 2014 و 15دا $8 ملیارد لە بانکەکانی هەرێم دەرهێناوە بۆ پێدانی موچەی فەرمانبەران و 2 ملیاریش لە کۆمپانیەکان وەرگیراوە، واتە $10 ملیارد. ئەمە جگە لە داهاتی نەوت، چونکە داهاتی نەوت لە ساڵی 2014 و 15دا $14 ملیارد بووە. ئەوە جگە لە داهاتی نەوت لە ڕێگەی تانکەرەوە. موچەی فەرمانبەرانیش بەم شێوەیە دابەش کراوە. لە ساڵی 2014دا تەنها 9 موچەی فەرمانبەران دابەش کراوە کە دەکاتە $5 ملیارد. لە ساڵی 2015دا 9 موچە دابەش کراوە کە دەکاتە $5 ملیارد. واتە تەنها بە داهاتی نەوتی 2014 و 2015 توانراوە موچەی فەرمانبەران دابەش بکرێت. بەڵام ئاشتیەورامی دەڵێت لە 2014 و 2015 $8 ملیارد لە بانکەکانی هەرێم دەرهێناوە بۆ موچەی فەرمانبەران، لە کاتێکدا بە داهاتی نەوت توانراوە موچە بدرێت بەبێ ئەوەی ئاماژە بۆەوە بکات کە ئەو پارەی لە بانکەکان دەریان هێناوە چییان لێ کردووە. دەربارەی کاتی چارەسەری قەیرانی دارایی هەرێمیش ئاشتیەورامی وتی ئەگەر نرخی بەرمیلێک نەوت ببێتەوە بە $100 ئەوە قەیرانەکان چارەسەر نابن. بەڵام حەل ئەوە نییە کە ئێمە دانیشتین ئینشاءڵڵا نەوت ئەچێتەوە $100 بەخوا بچێتەوە $100 ببێ بە ملیۆنێکیش و تاڵەما بەم مەسارە بڕۆین ئێمە ئەو قەیرانە هەر بەردەوامە بێ نەخۆشیەکە زۆر بێ. ئەم لێدوان وتانەی وەزیری سامانە سروشتەکان دوای ئەوە هات کە NRT 2 مانگ بەر لە ئێستا ئاشکرای کرد موچە پاشەکەوتکراوەکانی فەرمانبەران ناگەڕێتەوە و پێدانی موچەش ناگەڕێتەوە دۆخی پێشووتری. هەرچەندە حکومەتە ئەو کات ڕەتی کردەوە، بەڵام ئەم لێدوانە سەلماندنی ڕاستیە و زانیاریانەی NRTە. دەربارەی دووبارە ڕێکەوتنیشان لەگەڵ بەغدا و یارمەتیدانیان ئاشتیەورامی وتی ڕێکەوتن لەگەڵ حکومەتی ناوەندیش قەیرانەکە چارەسەر ناکات. ئەگەر هەموو نەوتەکە بدێنەوە بە بەغاش ئەوەی بەغایی کە ئێستا کردوێتە لە موازنەی 2014 حەفە بۆمنی داناوە. سامانە سروشتەکان لە راپۆرتی مانگانەی خۆیدا باستە و داهاتانە ناکات کە لە ڕێگەی فرۆشتنی نەوت بە تانکەرەوە دەستی دەکەوێت. بەڵام بەپێی لێدوانی ژمارەیەک لە پەرلەمانتارانی کوردستان ڕۆژانە بە سەدان تانکە لە خاڵە سوورەکانی هەرێمەوە دەنێردرێتە ئێران و تورکیا و لەو ڕێگەیەشەوە هەرێم مانگانە لە نێوان 150 بۆ $200 ملیۆن دەست دەکەوێت. هەروەها سامانە سروشتەکان لە راپۆرتەکانیدا داهاتی پاڵاوگەکان بڵاو ناکاتەوە. ئەوە شتە کاتێکدایە ئاماژە بۆەوە دەکرێت داهاتی ئەو پاڵاوگانە مانگانە دەکاتە $10 ملیۆن. لەگەڵ ئەوەی سامانە سروشتەکان مانگانە راپۆرت لەسەر داهاتی نەوت بڵاو دەکاتەوە، بەڵام بەشێکی زۆری پەرلەمانتاران و میدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەردەوام و ماوەی چەند ساڵێکە ڕەخنە لە حکومەتی هەرێم دەگرن لەسەرەوەی داهاتی نەوت شەفاف نییە. هەوڵاتیان نازە حەقایق نەزانێەوە ئەزانێ پارە هەیە و معاش نادەی. لەگەڵ ئەوەشدا تا ئێستا داتاکانی سامانە سروشتەکانیش لەسەر فرۆشتنی نەوت بە بۆڕی لەلایەنی سێهەمەوە یان لیژنەیەکی چاودێری دارایی و پەرلەمانیەوە چێک ناکرێتەوە. هونەر ئەحسان، NRT. هیوادارم کە قەناعەتتان پێ بکەم.